ئەم کاتتان باش. دەنگدان بۆ خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکاتی تورکیا لە دەرەوەی وڵات بەردەوامە. 7 ڕۆژی دیکەش لە تورکیا بەڕێوە دەچێت. هاوپەیمانی ئاتا با سەرۆکاتی سینان ئۆغان کە لە خولی یەکەمدا زیاتر لە 105 دەنگەکانی بەدەستهێنا بوو، ئەم 7 ڕۆژە کارکتەری سەرەکی کێبڕکێ نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلجدار ئۆغڵو دەبێت. ئەو هێشتا با فەرمی پشتگیری لە هیچ کاندیدێک نەکردووە، بەڵام ڕۆژانە بۆ میدیاکان قسە دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا هەڵوێستی خۆی ئاشکرا دەکات. ئەمڕۆ لە 11 خاڵدا ئامانجەکانی خۆی خستۆتە ڕوو. سینان ئۆغان دەڵێت نەتەوەپەرستی تورک و ئەتا تورکبوونمان کردە ڕۆژەفی سەرەکی تورکیا. ئەو قسانەمان بەتاڵ کردەوە کە دەڵێن هەدەپا ئەنجامەکانی یەکلایی دەکاتەوە و نەتەوەپەرستی تورکمان کردە هۆکاری یەکلایکردنەوەی پرسی هەڵبژاردن. دەنگدەری نەتەوەپەرستی تورکمان لە ناوەندی سیاسەتدا جێگیر کرد کە لە نێوان هەردوو هاوپەیمانی کۆمار و گەلدا قەتیز بوو. کارێکمان کرد کە کۆتلەیەکی بەهێزی نەتەوەپەرستی لە تورکیا ببینرێت و هەمەشوای کردووە کۆتلەی نەتەوەپەرستی فراوان ببێت. کارێکمان کرد هەڵبژاردن بکەوێتە خولی دووەمەوە و لەگەڵ ئەوەشدا بووین بە خاوەنی دەستکەوتێک کە دەتوانین ڕۆژەفی سەرەکی تورکیا بگۆڕین. سینان ئۆغان دەڵێت ئێمە هۆشیاریەکی تەواومان سەبارەت بە پەنابەران دروست کردووە، بەم شێوەیە وامان کرد کە هەردوو هاوپەیمانەتیەکە لەم ڕۆوە بە خۆیاندا بچنەوە. کارێکمان کرد هەڵوێستی پرەنسیپی و ئیرادەردارمان لە بەرەنگاربوونەوەی هەموو جۆرە ڕێکخراوێکی تیرۆریستی وەکو پەکەکە و فەتۆ کە مەبەستلەی گروپی فەتحولا گیولەنا جێگەی خۆی لە ڕەوتی سەرەکی سیاسەتدا بدۆزێتەوە. ڕێگەمان لەوە گرت کە هەدەپە و هوداپار دەست باسەر سیاسەتی تورکیادا بگرن. هۆشیاریمان لەسەر چەندین پرسی واک پرەنسیپە نەگۆڕەکانی دەستور و تورکایەتی دروست کرد. سینان ئۆغان دەڵێت با شێوازی سیاستکردنمان قەدرزانی و پشتیوانی گەورەی کۆمەلگامان بەدەست هێناوە بۆ ئەم شێوازە سیاسەتە و پرەنسیپ و کواڵیەتیە بەرزەی کە ئەنجامی دەدەین. لە کاتێکدا شەقامی تورکیا چاوەڕێی قسەی کۆتایی سینان ئۆغان دەکات، بەڵام وەجدەت ئەو سەرۆکی گشتی پارتی دادپەروەری کە هاوپەیمانی سینان ئۆغان هەشکرای کرد پشتگیری لە کەمال کلجدار ئۆغڵو دەکات. وەجدەت ئەو ڕایگەیان بەر لە هەموو شتێک پێویستە لە دەسەڵاتی ئەردۆغان ڕزگارمان ببێت و بۆیەش پشتگیری لە کلجدار ئۆغڵو دەکەین. لالایەکی دیکەوە بەکر ئاگردێر کە لێکۆڵەرێکی سیاسی تورکیایە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی ئۆکسیژن ئاماژەی باڕۆڵی سینان ئۆغان لە یەکلایکردنەوەی کێبڕکەی هەڵبژاردندا کرد. بەکر ئاگردێر دەڵێت ئەو کەسانی کە دەنگیان بە سینان ئۆغان داوە هەمویان ئەوانە نین کە بەهۆی نەتەوەپەرستیانەوە دەنگیان پێدابێت، بەڵکو ئەوانان کە لە ئەردۆغان ناڕازین و متمانشیان با کلجدار ئۆغڵو نییە. بۆیە هەموو دەنگدەرانی هاوپەیمانی ئاتا لەسەر قسەی سینان ئۆغان دەنگ بەو کاندیدە نادەن کە سینان ئۆغان پشتگیری دەکات. لە خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ڕەجەب تەیب ئەردۆغان لە 49.52 کەمال کلجدار ئۆغڵو لە 144.89 سینان ئۆغان و محەڕەم ئینجاش نزیکەی لە 106 دەنگەکانیان بەدەستهێناوە. ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا لە 188 بوو، زیاتر لە ملیۆنێک و 20,000 دەنگیش هەژمار نەکران. هەروەها زیاتر لە 50,000 دەنگدەری نوێ هەیە. بەم شێوەیە زیاتر لە 118 دەنگدەران دەنگیان بە ئەردۆغان و کلجدار ئۆغڵوش نەداوە و بۆ ئەم ڕێژەیەش دەتوانێت هاوکێشەی هەڵبژاردنەکان بگۆڕێت. خواتان لەگەڵ.